ئەقسا یەکەم ڕووگەی ئیسلام لە ناوەکەی تا خاکەکەی لە ئەرزەوە تا ئاسمان جیاوازی نێوان سێ ئاینی لەسرە و هەردەم ئەگەری بەرپابوونی جەنگی هەیە. قودس بۆم بە تەوقیتکراوەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پیرۆزی شوێنەکە بۆ جووەکان با پێی پەیمانی کۆنی تەورات جووەکان باوەڕیان وایە ئەقسا یان بەیت المقەدیس لەلایەن شام کوڕی نوحەوە بنیات نراوە و دواتر خەڵکی لێی نیشتەجێ بووە، پاشان لەلایەن سولەیمانی پێغەمبەرەوە ئاوەدان کراوەتەوە بۆ یەهودیەکان. ئەوکات پەیکەری پیرۆزی سولەیمان دەکەوێتە ناو بەیت المقەدیس و لەو شوێنەدا مەراسیمی ئاینی بەڕێوە دەبن. پیرۆزی ئەقسا بۆ مەسیحەکان باپی ئنجیل باوەڕیان وایە کە عیسای مەسیح لە سەرگردی کالاڤاری لە نزیک شاری دێرین لە خاچ دراوە و ئەو خاچە لە ناو قودسدا دۆزراوەتەوە. ئەوکات هەر یەک لە کڵێسای سانت ئانی و گۆڕی پیرۆز و کڵێسای ڕێدیمای تیادایە. پیرۆزی ئەقسا بۆ مسلمانەکان لە قورئان کتێبی سەرەکی مسلمانەکاندا بەو دەقە هاتووە، پاک و بێگەردی و ستایش بۆ ئەو زاتەی کە شەوڕەوی کرد لە بەشێکی کەمی شەودا با بەندەی خۆی لە مزگەوتی حەرەمەوە بۆ مزگەوتی ئەقسا دەوروبەریمان پڕ بەرەکەت کرد تا هەندێ نیشانە و بەڵگە و دەسەڵاتی خۆمان نیشان بدەین. با پێی دەقە قورئانیەکان پێغەمبەری ئیسلام لە مزگەوتی حەرەمەوە بەرەو مزگەوتی ئەقسا ڕۆیشتووە و پاشان بەرز کراوەتەوە بۆ ئاسمان. دواتر هەمان شوێن دەبێتە ڕووگەی یەکەمی مسلمانان ماوەی زیاتر لە ساڵێک قیبلەی سەرەکی ئاینەکە و نوێژ خوێنان بووە. ڕێڕەوکەرانی ئیسلام باوەڕیان وایە کە ئەو شوێنە لەلایەن پێغەمبەر ئیبراهیم بنیات نراوە، دواتر لەلایەن ئیسحاق و یعقوبی نەبی درێژەی پێدراوە. با پێی فەرموودەی پێغەمبەری ئیسلام دووەم کۆنترین مزگەوت و شوێنی ئاینیە لە سەر زەوی دروست کرابێت دوای مزگەوتی حەرەم و بە یەکێک لە سێ شوێنە پیرۆزەکەدا دەنرێت کە مسلمانان دەتوانن بۆی بچن لە پاڵ مەککە و مزگەوتی مەدینەدا. ئەو شوێنە کە لە کۆندا پێی دەوترا بەیت المقەدیس دواتر ناوە ئیسلامیەکەی بەسەردا سەپا و بوو بە ئەقسا. تا ئەمڕۆژ زۆرترین بەریەکەوتنی ئاینی لەو شوێنەدا هەیە و لە سەردەمە جیاوازەکاندا هەر سێ ئاینەکان ماوەیەک بەتەنها لە ژێر کۆنتڕۆڵیاندا بووە. ئەمڕۆ بەو شارە دەوترێت قودس، بەڵام یەهودیەکان پێی دەڵێن ئۆرشەلیم. لە ساڵی 2018 ئیسرائیل بەڕەسمی وەک پایتەختی خۆی ناساندی. ناساندنی ئەقسا مزگەوتی ئەقسا لە چەند شوێنێک پێک دێ کە نزیکەی 200 شوێنەوارە. مزگەوتی قیبلی بەشی باشووری مزگەوتی ئەقسایە و ئەو مزگەوتە بنیات نراوە لەو شوێنەی عومەری کوڕی خەتاب دووەم خەلیفەی ئیسلام لە کاتی گرتنیدا نوێژی تیادا خوێن لە ساڵی 15 کۆچی. مزگەوتی مەڕوانی دەکەوێتە بەشی باشووری ڕۆژهەڵاتەوە. ئەقسای دێرین دەکەوێتە ژێر مزگەوتی قیبلی، مزگەوتی بوراق، مزگەوتی مەغاربە، مزگەوتی نیسا. ئەقسا 4 منارەی هەیە، لەوانە منارەی دەرگەی مەغاریبە، منارەی دەرگەی سیلسیلا، منارەی دەرگەی ئیسبات، منارەی دەرگەی غەوانیمە. ئەقسا چەند قوببەیەکی هەیە، لەوانە قوببەی سەخرا، ئەمە ئەو بینایەیە کە قوببەیەکی ئاڵتوونی هەیە و دەکەوێتە ناوەڕاست. قوببەی نەبی، قوببەی عوشاق نەبی، قوببەی میعراج، قوببەی میزان، قوببەی سولەیمان، قوببەی موسا، یوسف و چەندان قوببەی تر. مزگەوتی ئەقسا 15 دەرگەی هەیە و 5 دەرگەی داخراون. 22 ئابی ساڵی 1969 یەهودیەکی پەڕگیر بە ناوی مایکل دینس ڕۆهنی ئوسترالی مزگەوتی قیبلی سووتان بەشی ڕۆژهەڵاتی بە تەواوی ڕووخا. هەروەها مینبەری سەلاحەدین سووتا دواتر دروستکرانەوە. لە مێژوودا ئەقسا 2 جار ڕوخێنراوە، 23 جار ئابلوقە دراوە، 52 جار ڕوبەڕووی هێرش بۆتەوە، 43 جار دەستی بەسەرداگیراوە. مزگەوتەکە لە ڕووی ڕووبەرەوە 281 مەتر لە باشوور، 310 مەتر لە باکوور، 462 مەتر لە ڕۆژهەڵات، 491 مەتر لە ڕۆژئاوا. مزگەوتەکە 6 یەکەی شارە دێرینەکە دەگرێتەوە. 15 شەعبان قیبلەی مسلمانان لە قودسەوە گۆڕا بۆ مزگەوتی حەرەم لە مەککە.